بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ نرخی بەرمیلێک نەوتی خاو لە بازاڕەکانی جیهان بەرەبەیانی ئەمڕۆ بۆ 32 دۆلار دابەزینی نرخی نەوتیش دەگەڕێتەوە بۆ ڕێگنەکەوتنی وڵاتانی ئۆپێک و دەرەوەی ئۆپێک بۆ کەمکردنەوەی هەناردەکردنی نەوت بۆ بازاڕەکانی جیهان. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میواندارێک لە بەڕێزان محەممەد حسێن بەڕێوەبەری ناوەندی عێراقی بۆ لێکۆڵینەوە شیکاریە سیاسیەکان لە ستۆدیۆی سەرەکی، هەروە لە سلێمانیەوە بەهرۆز جعفەر بەڕێوەبەری ئەنیسوتی مێدیتریانە بۆ توێژنەوەی هەرێمایەتی تاوتوێی دابەزین نرخی نەوت لەسەر ئابووری هەرێم و عێراق دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. بەرەبەیانی ڕۆژی دووشەممە نرخی بەرمیلێک نەوتی خاو بۆ 32 دۆلار دابەزی، بەمەش لە دوای مانگی شوباتی 2016 کەمترین نرخی تۆمار کرد. هۆکاری دابەزینی نرخی نەوت بۆ ڕێگنەکەوتنی وڵاتانی ئەندام ڕێکخراوی ئۆپیک بە سەرکردایەتی سعودیە و وڵاتانی دەرەوەی ئۆپیک کە رووسیا ڕابەراتیان دەکات دەگەڕێتەوە. لە دوای کۆبوونەوەی ڕێکخراوی ئۆپیک و وڵاتانی دەرەوەی ئۆپیک بۆ کەمکردنەوەی 1,500,000 بەرمیل نەوتی ڕۆژانە نەگەیشتنە ڕێکەوتن. لە لایەکی دیکەشەوە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی نەرێنی کاریگەری کردە سەر گەشەی ئابووری جیهان و بەرهەمهێنانی نەوتی خاو، بەم هۆیەشەوە نرخی نەوت دابەزیوە. دابەزینی نرخی نەوت کاریگەری لەسەر ئابووری عێراق و هەرێم دروست دەکات و بە پێی پێشبینیەکان دابەزینی نرخی بەرمیلێک نەوت لە 50 دۆلارەوە بۆ 35 دۆلار ڕۆژانە 50 بۆ 75 ملیۆن دۆلار زیان لە عێراق و 6 ملیۆن دۆلار زیان لە هەرێمی کوردستان دەدات. مەزهەر مەحەممەد ڕاوێژکاری ئابووری سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەاند دابەزینی نرخی نەوت کاریگەری خراپ لەسەر ئابووری عێراق دروست دەکات و تەنها ڕێگە بۆ سەرکەوتن بەسەر دابەزینی نرخی نەوت زیادکردنی سەرچاوەکانی داهات و کەمکردنەوەی خەرجیەکانە. ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق وتیشی بۆ ئەم ساڵ عێراق ڕوبەڕووی 50 ملیارد دۆلار کورتێنانی بودجە بووەتەوە، لە سەدا 77 بودجێ عێراق بۆ موچە و خەرجیە گشتیەکان دەڕوات. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش ئاماژە بەوە دەکات ئەگەر دابەزینی نرخی نەوت بەو شێوەیە بەردەوام بێت، ئەوەی ڕوو دەکاتە عێراق نەک کێشەی ئابووری بەڵکو و کارەساتی ئابووری دەبێت. هۆشیار عەبدوڵڵا ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاشی گەیاند کێشەی سەرەکی ئابووری عێراق پشتبەستنە بە داهاتی نەوت و گەندەڵیش ڕێگە نادات باج و گومرگ و داهاتەکانی ناوخۆ بگەڕێنەوە بۆ خەزێنەی دەوڵەت. هەرێمی کوردستانیش هەمان کێشەی هەیە. ئەندامەکەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەوەش دەخاتە ڕوو هەرێم ئەگەر مەبەستی بێت حکومڕانێکی تەندروست سەر پێ بخات، بە تایبەت لە بواری گەشەسەندنی ئابووری دەبێت زۆر بەپەلە چاکسازی لە داهاتە نانەوتیەکاندا بکات و باز و گومرگ و داهاتەکانی تری ناوخۆ ڕێک بخاتەوە و چاوی تەنها لەسەر نەوت نەبێت. دابەزینی نرخی نەوت لە کاتێکدا عێراق و هەرێمی کوردستان زیاتر لە سەدانەوەی داهاتەکان پشت بە داهاتی نەوت دەبەسێت و کارتەکانی کوشتوکاڵ و پیشەسازیان فەرامۆش کردووە. شارەزایانی بواری ئابووریش ئاماژە بەوە دەکەن لە کاتی بەردەوامی قەیرانی دابەزینی نرخی نەوت عێراق بۆ چارەسەری کێشەی موچە دەتوانێت قەرزی ناوخۆیی یان دەرەکی بکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک مەحەممەد بەخێر بەنگ لە بەرزستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی لەسەر هۆکارەکانی دابەزینی نرخی نەوت کە بەرەبەیانی ئەمڕۆ بڵێن بۆ 32 دۆلار دابەزی. هۆکارەکانی چی؟ سوپاس کاک حەکیم بۆ ئەو دەرفەتە. سەرەتا یەکەم هۆکار پەتای ڤایرۆسی کۆرۆنایە. ئەم پەتا جوڵەی ئابووری و چالاکی ئابووریەکانی لە زۆربەی شوێنەکانی دنیا خاو کردوتە لەو شوێنانەی کە ڤایرۆسەکەی تابڵاو بۆتۆ، بە تایبەتی لە چین. تەبعاً چینێکێکە لە بەکاربەرە هەرسەرەکیەکانی نەوتی دنیا. اینجا لە دوای پەتاکەش با بڵێن لە دوای کاریگەریەکانی ڤایرۆسەکەیش مامەڵەی خراپی سیاسیەکان و سەرکردەی وڵاتانی ئۆپیک لەگەڵ رووسیا بۆی کە نەیانتوانی بگەنە حەلێک. اینجا دوای ئەوەی دەستیان کردە
هەڕەشەدان و تەلمیحدان بەوەی کە لە مەولا شەڕی نرخ دەست پێەکەن بە هەرێک و لای خۆی و هەوڵەدا پامەد نەبێ بەو ڕێکەوتنی ساڵی ڕابردویانەوە لەگەڵ ئۆپیکا لە چارچەوەی ئۆپیک پلاسا هەیەن بوو. ئەمە هەمووی وای کرد کە شۆکێکی زیاتر دروست بووە لە بازاڕی نەوتە. دوێنێ شەو بە کاتی ئێرە نرخی بەرمیلە نەوت لە $45 بوو، بەیانی هەڵسیان نەخەو بووە $32 کە ئەمە با بڵێن حاڵەتێکی ناتەبیعیە. بەڵام بەگشتی قسە بکەین بەرز و نزمی نرخی نەوت دیاردەیەکی ئاساییە، نەوت کاڵایەکی بازرگانیە و لە بازاڕی ئازادا ئەکڕێ و ئەفرۆشرێ و بە پێی یاسای عەرز و تەڵەبیش مامەڵەی پێوە ئەکرێت بەرزە بێتەوە نزمە بێت نرخەکەی. ئەوەی ئاسایی نییە ئەو پەشۆکانە ئابووریەیە کە لە کوردستان و عێراق یا لە وڵاتە نەوتیەکانی تری دەوروبەری خۆماندا ڕووەدا لە هەر ئاڵ و گۆڕێکی نرخی نەوتە. بەس وڵاتانی ئۆپێک پێشتر دەرەوەی ئۆپێکیش لەسەر چی ڕێکەوت بوون، ینی کەوای کرد ئێستا نرخی نەوت مەسەلەن دابەزێ پێشتر ڕێکەوتنیان لەسەر چی کردبوو؟ ساڵی پار ڕێکەوتن لەسەر ئەوەی 2.1 ملیۆن بەرمیل بەرهەمی ڕۆژانیان کەمکەنەوە بۆ ئەوەی باڵانس ڕابگرن لە بینی خواست و خستنە ڕووی نەوت لە بازاڕە جیهانیەکانە. ئەو ڕێکەوتنی کەمکردنەوە لە کۆتایی ئەم مانگی سەی 2020 تەواوە بێ. چەند ڕۆژە پێش ئێساوە بوو لە ڤێنا کۆبوونەوە هەمان ئەم وڵاتانە کە بە گروپی ئۆپیک پلاس ناوە برێن بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنی کردنەوەی بەرهەمە درێژ بکەنەوە و ملیۆنیوەکی کەی زیاتر کورد بکەنەوە لەسەر داوای سعودی عەرەبی، یعنی تێکڕای کوردکردنەوە بگەینە 3.6 ملیۆن لەژێر تەسیری ئەو پەتای ڤایرۆسی کۆرۆنا بە تەسەوری سعودیەکان و بەشێکی تر لە وڵاتانی ئۆپیک بەمە ئەتوانرێ باڵانس لە بینی خواست و خستنە ڕوو ڕابگیرێت. ئەوە بوو رووسیا ئەمەی قبول نەبوو ملی نەدا بۆ ڕێکەوتنەکە. هەر ڕێک ڕۆژێک دوای ئەوەی کێک لە بەرپرسانی وەزارەتی نەوتی سعودیە ئاماژەی بەوەدا کە وەکو چۆن لە دوای مانگی سێەوە لە سەرەتای مانگیەکی چوارۆ هەرێکەوە بە ئارەزووی خۆی نەوت ئەفرۆشێ، ئێمەش بەرنامەمان هەیە بۆ ئەوەی داشکان بکەین لە نرخی نەوتاوە لە ڕێگەی داشکاندنەوە زۆرترین پشکی بازار بەرینەوە یا زۆرترین کڕیار زامن بکەین بۆ نەوتەکەیان. ئەمە وای کرد ئەو ینی بە دیاریکە ئێستا ئەگەر وڵاتانی ئۆپێک و دەرەوەی ئۆپێک 1,500,000 بەرمیل نەوت ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت کەمکەنەوە کێشەکە چارەسەر دەبێت؟ ئەگەر 3,600,000 بەرمیلی ڕۆژانە کەم بکەنەوە 1,500,000 زیاد بکەن بۆ ئەو 2,600,000 کە حالیان هەیەە بەم 3,600,000 لە ئەمڕۆ ئەتوانن باڵانس لە ڕابگرن لە بینی خواست و خستنە ڕوو عەرز و تەڵەبە لە بازاڕە جیهانیەکانە. بەڵام ئەمە بۆ ئەمڕۆ وایە ڕاستە، لەوانەیە بۆ مانگێکی کە کە بەس تەسیری ڤایرۆسی کۆرۆنا قەیران لە ئەوروپا و ئەمریکاشا دروست بێت لە وڵاتانی کەشا دروست بێت ڕەنگە بەس نەبێ و لەوانەیە ئەگەر ئەم پەتا ڤایرۆسێش زوو کۆتایی پێ بێت ئەو وەختە ئەمە زۆریش بێ ڕەنگە ناچ ئەو وەختە پێویست بکە کەمتر داشکان. سپاس دەکەم کاک بەهرۆ، سپاس بۆ بەڕێزیشتان. سەبارەت بە ململانەی مەسەلەن سعودیە و رووسیا و ئەمریکا لەسەر نرخی نەوت بڵین شەڕەکە شەڕێکی ئابووریە خودت شەڕێکی سیاسیە کە ئێستا نرخی نەوت دابەزیوە؟ سپاس بۆ ئەم دەرفەتە خۆی لە ڕاستیدا ئێمە لێرەدا دوو فاکتەر دوو ڤاریەبڵمان هەیە کە ئەوش بریتە لە نرخی نەوت و ململانەی سعودیە و رووسیا و ئەمریکا. ئێمە بۆی ئەم بارودۆخە بە تەواوەتی تێبگەین پێویستە لەو فاکتەرانە تێبگەین کە تەحەکومەکەن بە دیاریکردنی نرخی نەوتەوە، واتە ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆی بەرزی و نزمی نرخی نەوت یان نائستقراری بازاڕی نەوت لە جیهاندا. فاکتەری یەکەمیان فاکتەری ئۆپیکە کە ئێستا تەحەکوم بە لە 143 ئاستی بەرهەمی نەوتەوە ئەکا لە جیهاندا. من تەوەری بەرنامەکە هەوڵدەم زیاتر قسە لەسەر ئۆپیک کەم چونکە سەنتەری باسەکەمان و سەنتەری ئەم کێشەی کە ئێستا دروست بۆ ئۆپیکە. فاکتەری دووهەمیش بریتە لە ململانیە جیهانی و ئیقلیمیەکان کە زلهێزە جیهانیەکان و ئیقلیمیەکانی ناوچەکە بۆ دەستشکانەوەی یەکتر یاخود بۆ دەست و پێکردنی یەکتری ئەم دیاردە و کێشانە دروست دەکەن کە دەبێتەوەی بەرزی و نزمی نرخی نەوت. بۆ نمونە کاتێک ئەمریکا سزا دەخاتە سەر ئێران ئەمەوە کات نەوت بە ئاسانی نەگاتە بازاڕەکانی جیهان ڕەنگە نرخی نەوت بەرز بێتەوە. و پێشەکیش دەمەوێت ئەوە هەر ئەوەش بڵێم نەوتی ژۆک و هەر کاڵایەکی تری اقتصادی بریتێ لە عەرز و تەڵەب کاڵایەکە عەرز و تەڵەبە تا خستنە ڕوو زۆر بێت تا زۆرتر بیخێتە بازارەوە سعری نەوت
سعری نەوت کەمتر ئەبێت و کەمتر پاراکات تا کەمتریش نەوتەکە بکێشیتەوە ئەو کاتە ئەبێتە هۆیەوەی کە سعری نەوت بەرز بێتەوە. حاڵەتی سێمیان کە زۆر گرنگە فاکتەری سێمیان کە تەحەکومەکە بە یان ئەبێتە هۆی بەرزی و نزمی نەوت دیاردەیەکە کە لە دوای ساڵی 2005ەوە سەری هەڵداوە ئەویش پێش ساڵی 2005 تەنها دەوڵەتەکان یان کۆمپانیاکانیان توانی نەوت بکڕن یان بفرۆشن بەڵام ئێستا جەنابیشت لە ڕێگەی کۆمپیوتەرەکەتەوە لە بازاری بۆرسەیە دەتوانیت سات و سەودا بە نرخی نەوتەوە بکەیت یاخود بازرگانی گەورە گەورە سات و سەوداکەری گەورە گەورە لە جیانە پیا بوون نەوتێکی زۆر ئەکڕن بۆ ئەوەی نەوت لە بازارەکانە کەم بێتەوە سعری نەوت بەرز بێتەوە یان بە پێچەوانەوە. حاڵەتی چوارەمیش هەیە کە بریتێ لە کارەساتی سروشتی یان نەخۆشیە یان ڤایرۆسێکی وەکو کۆرۆنا یان دیاردەیەکی زاهیرەیەکی جیهانی دروستە بێت ئەمەش لە ناکاوە بێتە هۆیەوەی کە وڵاتەکان کەمتر یان غازی سروشتی بەکاربێنن و سعری نەوت داببەزێت. خاڵێکی گرنگتر لەمەمان هەیە کە بریتێ لە مەسەلەی ئەو سات و سەوداکەرانەی کە باسم کرد زۆر جار ئەمانە دەستیانش لەگەڵ چینە ئابووریە کۆربۆکراتیە ژیانەکانە تێکەڵە یان دەستیان لەگەڵ بانقی دووەلیە یان دەستیان لەگەڵ خەڵکانی فرتوفێڵبازا تێکەڵە و ئەیانەوێت دەست لەم خاڵە بۆشێنن. ئاخر خاڵی پێنجەمە کە دەبێتە هۆکاری ئەوەی کە نرخی نەوت بەرز بێتەوە دابەزێت بریتێ لە مەسەلەی لەم ساڵانەی دوایە لە کەنەدا و لە بەرازیل و لە ئازەربایجان و لە ئەردەنیش زیاتر نەوتی سەخەری واتە نەوتی لیتەیی کە لە بەرد ئەم نەوتە بەرهەمێنن لە ژێر زەویە لە ڕووی جیۆلۆجیۆ تا 400 پلەی سیلیزی گەرمی ئەکەن ئەمەش ئەبێتەوەی ڕێگەیەکی دیکە بۆ بەرهەمێنانی نەوت بدۆزنەوە نرخی نەوتی برند کردی ئۆیڵ واتە نرخی نەوتی برند یان نەوتی تەکساس یان نەوتی عەمان یان نەوتی دووبەی یان نەوتەکانی دیکە کە پێکواڵەتیان ڕژی گۆگر دیاریەکرێ نرخی ئەمانە کەمتر بێت. من زۆر مەبەستمە کلیک لەسەر ئۆپیک بکەم کە سەرچاوی کێشەکەیە. ئۆپیک نەک ئێستا لە کۆتایی ساڵی 2010ەوە داوا ئەکات کە ملیۆنە بەرمیل نەوت لە بازارڕا کەم بکرێتەوە واتە کەمتر بەرهەم بهێنرێت یا کەمتر بخرێتە بازارەوە بۆی سعری نەوت بەرز بێتەوە. خۆتان نزانێت لە دوای قەیرانی داعشۆوانە نرخی نەوت چی لێ هات زۆر دابەزی. ئۆپیک دەمێکە خەباتەکات یان هەوڵ ئەدات بۆەوەی نرخی نەوت بەرز بێتەوە و نرخی ئەشیویست لە 2019 بێتە دی یان لە 2020 تا ئاستی 76 بە 77 دۆلار بوو. بەڵام ئێستا ئۆپیک شڵەژاوە من نەتوانم بڵێم سعودیە ئێستا قیادەی ئۆپیک دەکات چونکە وڵاتەکانی ناو ئۆپیک کە 15 ئەندامن چون یەک نین یا هاوهێز نین بۆ نمونە تۆ لە ناو ئۆپیکدا عێراقت هەیە کە هیچ کاریگەریەکی لەسەر بەرهەمێنانی نەوت یان بازاری نەوت نییە لە جیهاندا ناتوانێت شتەکە لا ئیرادی ئەوە بەدەستی ئەو نییە. کویت وڵاتانی وەکو ئەنگۆلیا گانا ئەمانە لە سنتەری ئەفریقا ڤەنزەویلا ئیکوادۆر ئەم وڵاتانی هیچ کاریگەریەکیان نییە لە چاو سعودیایە کە 10 ملیۆن و 300 هەزار بەرمیل نەوت لە ڕۆژێکا بەرهەمێنێ. خاوەنی شەریکەی ئارامکۆیە کە گەورەترین شەریکەی ئەمریکی عەرەبیە ساڵی پار لە 2019 111 ملیار دلار ڕبحی سافی هەبووە. یەک شەریکەی نەوت لە سعودیا 111 ملیار دلار تەنها ڕبحی سافی هەبووە واتە بێجگە لە ئیراد. کەواتە ئەم مەساڵحە لەم منتیقەیە زۆر گەورەیە. بۆیە ئۆپیک ئێستا لە ڕۆژی پێنجشەم و جومعەژا لە ڤێننا و کۆبوونەوەیان کردووە ئۆپیک پلس واتە ئەو 15 وڵاتە و زایدن رووسیا نەگەشتن بە نەتیجەوە ئازانم کاکە محەممەد حوسێنیش باسی کرد لە سەرەتای بەرنامەکەی. بەڵێ سپاس دەکەم دەگرم وڵات دواتر کاک بەڕۆز کاک محەممەد بگرم و لای بەڕێزت لە بازاری نەوتی جیهانیە بڵێن ئێمە چەند جۆر نەوتمان هەیە نرخەکانیان چۆن دابشکراون ئەوەی عێراق لە چ جۆرێکیانە؟ خۆی نەوتی ئەوەی پێڵێن نەوتی برند زیاتر ئەمە وەکو یەکەی پیاوانەی بەرز و نزمی بازار تەماشاکرێ و مهمە بۆ خۆمان. ئەوی تر نەوتی ئەوەی نەوتی خۆراوایی بۆرسی خۆراوایی تەکساس ئەوەش تۆزێک دایمە لە نەوتی برند هەرزانترە و نەوتی بەردینیش شێڵ ئۆیڵی پێڵێن ئەوە هەمیشە هەرزانترە لەم دوو جۆرانەی تر. باشە بەس وەکو گیان ئێستا بڵێن ڕۆژانە پێویستی بە چەند بەرمیل نەوتێ بۆ پێداویستیەکانی هەموو گیان بڵێن؟ تەقدیری پێداویستی نەوتی جیهان بۆ نەوت پێش ئەم ئەزمەی کۆرۆنا بە نزیکەی 99 بۆ 100 ملیۆن لەو بەینا بوو 100 ملیۆن بەرهەمی ڕۆژانە. ئێستا ئەمە دابەزیوە بۆ نزیکەی 97 ملیۆن هەنێ ڕۆژ کەمتر یا زیاتر ئەگۆڕێ بە پێی ڕۆژانە گۆڕێ بەڵام بەگشتی لە دەوروبەری 97 ملیۆن باشە بەرمیل. ئەنی بۆی کۆرۆناوە 3 ملیۆن بەرمیل نەوت خواست کەمی کردووە
ئەنی هۆکارەکەی چی وای کردووە کەم 3 میلیۆنە بۆن ڕۆژانە گیان لە پێی بەکاری نهێنێت ئەکید بە دەرجە یەک ئەو پەتای ڤایرۆسی کۆرۆنایە باش لە ئێستا ئەوە فاکتەری سەرەکی کەمکردنەوەی خواستە لەسەر نەوت چونکە ئۆکەی بەڵام ئەمە چۆن ئەمەی کردووە خۆتزانی کە ئێستا بەهۆی ئەو پەتا ڤایرۆسەوە حتا تەماشاکە لە شارەکانی کوردستانیشا لە سلێمانیشا خەڵک کەمتر سیارە بەکارێنێ هاتوچۆ کەمترە گەشت و گوزار کەمترە گەشتی فڕۆکەوانی کەمترە ئیتر هەموو ئەمانەوەکە کەمتر بنزین و گاز و بەرهەمە نەوتەکانی کە خەرج بکرێت کە ئەمانە خەرج نەبوو خواست لەسەر نەوتی خاویش کەم ئەبێتەوە لە بەرەو خەڵ نەوتی خاوی بۆ چێ لە نەتیجای کاتە ئەم سوتەمەنیانەوە بەکارێنێ اینجا نەکرد لە مەسەلەی هاتوچۆ و گەشت و گوزار و کەرتی گواستنەوەدا دەیان هەزاران کارگەی گەورە لە کار کەوتون یعنی ئێستا ئیش ناکەن بەهۆی ئەم پەتاوە لە چاینا لە کۆریا لە زۆر وڵاتی دیکە ئەم کارگە گەورانش بەشێکی زۆری بە ئەو سوتەمەنی بەکارهێنن هەمدیز بەرهەمە نەوتیەکان و نەوتی خاوە هەموو ئەمانە پێکەوە وای کردووە بەکاربردننی نەوت کەم بێتەوە تەنها لە چین 20% بەکاربردننی نەوت کەم بۆتەوە تەبەن چینێکێکە لە گەورەترین وڵاتی دنیاە لە بەکارڕووی نەوت و بەکاربردنی نەوتە ساڵی پار ئەم وەختە چین نزیکەی 14 میلیۆن بەرمیل نەوتی ئەکڕی و بەکارهێنا ڕۆژانە هەموو ڕۆژێک ئێستا ئەم بڕەکەم بۆتەوە بۆ 11 میلیۆن و شتێک ینی 11 میلیۆن و شتێکی ئاوا تەبان ئەمەش ڕقەمەکە 100% دقیق نییە چونکە ئەگۆڕێ ڕۆژ بە پێی ڕۆژ ینی ئەمە وای کردووە کە باشە بەس ئێستا ئەی کێ بڕیار لە کێ بڵین زیاتر نەوت هەناردەی بازارەکانی جیهان دەکات یاخود کێ بڕیار لەو کە نرخی نەوت بەرز بێت مەسەلەن دابەزێت ئۆکەی کێ هەناردەیەکە جیاوازە لەوەی کێ زۆرترین بەرهەمێنێ ینی ئەگەر تۆسێکە یەکەم بەرهەمهێنەری دنیا هەتا پێش ئەم ئەزمەی کۆرۆنا ئەمریکا بوو اینجا رووسیا اینجا سعودیە بەڵام رووسیا و ئەمریکا بڕێکی زۆری ئەو نەوتەی بەرهەمێنن لە ناوخۆی خۆیانە خەرجەکەن ینی هەناردەی ناکەن بۆ بازاڕە جیهانیەکان بەڵام وڵاتانی ئۆپیک چونکە لە ڕووی پیشەسازیەوە زۆر گەورەنین و ئابوووریەکەیشیان گەورەنیە و هەر حەزمی وڵاتەکان خۆشیان گەورەنین بەراورد بە چین و رووسیا و ئەمریکا وەکو سعودیە وەکو عێراق و ئەمانە زۆربەی زۆری ئەوەی بەرهەمێنن لە ناوخوا ئەفو بۆ هەناردەکردن بەرهەمێنن نەک بۆ خەرجی ناوخۆ هەر بۆیە ئۆپیک 44 و لەو دەورە 44 نەوتی جیهان بەرهەمێنێ بەڵام 160 پشکەکانی بازاڕی نەوتی هەیە ینی 160 ئەو نەوتەی لە بازارە ئاڵوگۆڕ و توجارەتی پێوەکرێهی وڵاتانی ئۆپیکە لە کاتێکدا ئەمانە 44% نەوتی جیهان بەرهەمێنن ئەمەش لەبەر ئەوەی زۆربەی ئەوەی بەرهەمێنن ئەیفرۆشن هەناردەی بازاڕە جیهانیەکانەکەن نەک ئەوەی کە خۆیان بۆ بەرخۆری ناوخۆ بەکاری بێنن باڵ بەس ئێستا بڵین لەوە لە ڕووی هەناردەکردن بڵین رووسیا یەکەمە یاخود سعودیە ئەوەی کە بڵین دەیفرۆشێ بڵێ هەناردەی ئۆکەی سعودیە هەنێک جار سعودیە و رووسیا هەنێک جار ئەگۆڕێت بە پێی مانگ بەڵام زۆر نزیکن لێکۆ سعودیە بەرهەمی ڕۆژانەی رووسیا نزیکەی 11 میلیۆنە و هی سعودیش لە نزیکەی 10 میلیۆن نەختێک کەمترە لە 10 میلیۆن بەڵام سعودیە زۆر ینی بەکو ئەوەی ئەیفرۆشێ لە بازاڕە سعودیە بەڵام وەکو بەرهەمێنان سعودیە لە رووسیا کەمتر بەرهەمێنێ و لە ئەمریکاش کەمترە سپاس دەکەم کاک بەهرۆز بگرین و لای بەڕێزت باسی ڕێکخراوی ئۆپێکت کرد بەڵام ئێستا هۆکاری چییە کە هەندێک لە سەرچاوە بڵین ئاژانسەکانی هەڵبازەوە دەکەن کە رووسیا رازی نەبووە بە کەمکردنەوەی بڵین هەناردەکردنی نەوت بۆ بازاڕەکانی جیاد رووسیا چی دەوێت مەسەلەن دەوێت قازانجەکە خۆی بۆی کەمکردنەوەی مەسەلەن کەم نەکردنەوەی ناردنی نەوت بۆ بازاڕەکانی جیان خۆی دقیق لە زانستی پەیوەندیە نێودەوڵەتیەکانە ئەمە پێی دەڵێن مانیپولیشن واتە جۆرێک لە تەلاعوب یان مناوەرەت لە سوقی تیجاریە مناوەرەت و یاریکردن لە بازاڕی بازرگانیدا من باسی نەوتم کرد کە ئەوی ژۆک وەرکاڵایەکی دیکە پەیوەستە بە مەسەلەی عەرز و تەڵەبەوە لێرەدا مەدام لێرە مناوەرە هەیە بەڵام دەبێ بزانین هەدەف لە مناوەرەیە چییە بۆچیە مناوەرەیە لە بینی رووسیا و سعودیا و ئەمریکادا ڕوئەدا ئەگەر مناوەرەکە ئەوە بێت سعودیا داوا لە ئێران داوا لە رووسیا بکات یان ئیجباری بکات ناچاری بکات بۆی بێتەوە سەرمێز لەگەڵیدا بنیشێت و ئەو 500,000 بەرمیل نەوتەی کە ئەکەوێتە بەر رووسیا پێویستە کەمتری کەنەوە لە بازاڕە وەکو
سەرەتای کێشەکە کە ڕەگی ئەم کێشەیەوەیەکە ئۆپیک داوای کردووە وەکو ڕێکخراوی وڵاتانی هەناردەکردنی نەوت داوای کردو ملیۆنی کەمتر بەرمیل نەوت بخرێتە بازارەوە بۆی سعری نەوت بەرز بێتەوە بەڵام رووسیا بەمە ڕازی نەبووە لەو ملیۆنیوە دەبێت 500,000 بەر رووسیاکەوە کە کەمتر بیخاتە بازارەوە بۆی کێشەکە ئەوەیە کە سعودیا وەکو ڕکەبەرایەتێک وەکو ڕقێک لە یان وەکو کاردانەوەیەک بۆ ئەو ڕازی نەبوونەی رووسیا بەرهەمێکی زۆرتری خسۆتە بازارەوە نرخی نەوت وای لێ هاتووە ئایا سعودیە چی لە رووسیا ئەوێ ئەمە ئەسڵی مەسەلەکەیە سعودیا ئەگەر سعودیا کەیسەکە ئەوە بێ سعودیا بیەوێ رووسیا ناچار بکات و بیخاتەوە سەرمێز ئەمەیان من پێم وایە ئەم کەیسە چاکە بێت و لافتە و تەنانەت هەژنە ڕۆژی ئایندە ئەم بابەتە ئاسایە بێتەوە نرخی نەوت بەرزە بێتەوە بەڵام کێشەکە لەوێدا خەتەرە ئەگەر رووسیا بێت دەستونینۆکی ئەمریکا یاخود کۆمپانیا فرەڕەگەزەکانی ئەمریکا بکات وەکو شێڵ و ئەوانە ئەگەر بێت ئەم کێشەیە چۆنەڵی تەحول بکە بۆەوەی کە لە بینی رووسیا و ئەمریکادا ئەم کێشەیە دروست بێت ئەو کاتە ئەم کێشەیە درێژە خایەنێ دەبێ وڵاتانەی کە بەرەمێنەری نەوتن و کاریگەری کێوتویانێ وەکو عێراق مشوری خۆیان بخۆن چونکە ئەم وڵاتە وڵاتێک بە تایبەتی عێراق بەپێی سندوقی نەقدی دووەلی وڵاتێکی قەرزارە خۆی 132 ملیار دلار قەرزارە و بەپێی تەخمیناتەکانی پەرلەمانی عێراق و لیژنەی دارایی 55 بۆ 6 تریلیۆن دینار لە بودجەی ساڵی 2020 عێراقا کورتە هێنێت بۆیە پێویستە هەر لە ئێستەوە وڵاتانەی ئەندامی وەپیکەن و وڵاتی بەرهەمێنەری نەوتن بکەونە خۆیان ئەگەرەکان و چارەسەرەکان و میکانیزمەکانی ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە دەستنیشان ئێمە شەو بخەوین بەرمیل بە 52 بەرمیلێک نەوت بە 52 دلار بێت بەیانی هەستین بە 33 دلار بێت ئەمە کاریگەریکی گەورە خاتە سەر ئابووری ئەم ناوچەیە بەڵام لایەزال ویستم ئەوە بڵێم ئەگەر تەواوی بکەم ویستم ئەوە بڵێم لایەزال سەرچاوەی سەرەکی وزە کە ئێماڵین وزە واتە لە ڕووی فیزیاییەوە مادەیەک تەنێک بەردێک سیارەیەک مەعمەلێک مەسنەعێک من و تۆ هەر کەسێکی تر بۆی بجوڵێ پێویستی بە وزەیەکە بۆی بجوڵێ 156 سەرچاوەی وزە بریتێ لە نەوت و غاز لایەزال لە ئاستی جیهانە 34 لە سەدی بۆ 35 لە سەدی سەرچاوەی وزە و لە جوڵە لە ناو دەریاکانە لە ئاسمان لە تەیارە لە فڕۆکە لە مەسنەع لە سیارە لە ماتۆرسکی لە هەر شتێک بنەوتە و 21 لە سەدیشی پشت بە غازی سروشتی ئەبەستێت کەواتە وزە سەرچاوی ململانەیەکی سیاسی گەورەیە لە و ململانەیەکی ئابووری گەورەیە لەم ناوچەیەدا و لە جیهاندا بەگشتی و ئەژمەوێ ئەوەش زیاد بکەم و داتایەکی دقیق بە جەنابتی بەم لە ساڵی 2000دا دقیقاً 75 ملیۆن و 800,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکە جیهان بەکاری هێناوەکو پێداویستی خۆی بەڵام لە ساڵی 2019دا جیهان ڕۆژانە 94 ملیۆن بەرمیل نەوتی پێویست بۆ بۆی بەکاری بهێنێت واتە پێداویستی بۆ نەوت تەڵەب لەسەر نەوت زیادی کردووە لە ماوەی 19 ساڵەیە بە بڕی نزیکەی 20 ملیۆن بەرمیل نەوت کەواتە پێداویستی بۆ نەوت سەرڕای ئەو هەموو پێشکەوتنە تەکنۆلۆژی و تەکنیکانە لە جیهانە هاتنەتە ئاراوە هێشتا لە هەڵکشانایە باش ئەی ساگەر بڵێن دابەزی نرخ بەردەوام بێ سعودیە بڵێن سعودیە و رووسیا ئابوووریەکان خۆیان زیانیان بەرناکەوێت زگە دوای سەرسەر عێراق وەرێمیش دەکەین خۆی لەم ڕۆژانەدا زیاتر باز لەوە دەکرێت کە لە ناو خۆی سعودیادا کێشەی گەورە هەبێت محەممەد بن سەلمان کە کەسێکی گەنج و ئەوێت ڕێبەرایەتی و میرایەتی و چۆنەڵی سەرۆکایەتی هەموو کەیسە حەساسەکان لە سعودیادا بگرێتە دەست و چەند کەسێکی نزیکی خۆی لە براو لە مام و لە خزمە نزیکەکانی خۆی لە سعودیادا خستۆتە زیندانەوە و ئەوێت خۆی دەست بەسەر هەموو شتێکدا بگرێت قسە لەسەرەوەش دەکەن کە باوکیشی مردوو بێت لەم ڕۆژانەدا بۆیە لە ناوخۆی سعودێشدا گۆڕانکاریەکی سیاسی یان ویراسی یان تەحولێک بەڕێوەیە ڕەنگە دوایان بەرنامەیە لە سعودی ئینقلابێک ببێت ئینقلاب و کودەتایەک بێت و شتەکان ئاڵۆگۆڕی پیا بێت بەڵام ئەوەی کە هەیە ئەگەر ململانەکەەوە و گوتم لە نێوان سعودی و رووسیادا بێت سعودی بێوێ رووسیا ئیجبارکە بۆەوەی مل بدا بەوەی ملیۆنی بەرمیل نەوتەکە کەمتر بخەنە بازارەوە بۆی سەری نەوت بەرز بێتەوە شتە من پێم وایە ئەم کەیسە کاتێ و چارەسەرە بێت بەڵام لە هەموو حاڵەتێکدا پێویستە وڵاتانەی کە کاریگەری کەوتویان نیە لە ناوە پیکا و لە سیاسەتی نەوتە بکەونە خۆیان و خۆیان مشورێکی خۆیان بخۆن. بەڵێ سوپاس دەکەم کاک بەهرۆز کاک محەممەد سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا چیە لە مەسەلەی لەم نێوەندەدا کە ئێستا سعودیە و
بڵێن رووسیا ناکۆکیان هەیە هەروە دۆناڵد ترامپیش ئەمڕۆ تویتێکی لەسەر کرد بوو کە دەڵە بەوەی ناکۆکی سعودیە و رووسیاوە بەهۆی هەواڵی ناڕاست نرخی نەوت دابازیەوە. لە ڕاستی ئەوەی من متابعام کردوێ کە من زۆر دیارە خەبیر نیم لە مەسەلەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەوانە ئەمریکا وەکو دەوڵەت ڕۆڵێکی زۆر ئەوەنە یەکلاکەرەوەی نییە لەم مەسەلا بەڵام ململانی و مشکلەکانی ئەمریکا لەگەڵ رووسیا هەنێک کەس بۆ نمونە لە راپۆرتێکی فاینانشال تایمز وەکو یەکێک لە سەرچاوەکانی هەڵوێستی رووسیا لە بەرامبەر ئۆپیکا دیاری کراوە ینی بەپێی ئەو راپۆرتی فاینانشال تایمز ڕووسەکان بۆیە ڕێنەکەوتن لەگەڵ ئۆپیکا ویستیان بەم جۆرە نرخی نەوت دابەزێ بۆی خەسار بن لە نەوتی شێڵی ئەمریکا چونکە تێچووی بەرهەمێنانی نەوتی شێڵی ئەمریکا زۆر زۆرە گەسەری نەوت ئاوا دابەزێ بەشێکی زۆری بەرهەمی نەوتی ئەمریکا کۆتایی پێ تێچووی زۆرە نەوتی بەردینی ئەمریکا بەڵێ لە هەنێ شوێنە زیاتر لە $40 کە نەوت بە $32 بێ هەمووی وازە هێنێ کە ئەو نەوتە بەرهەمێنانەکە لەو نەوتە بۆیە ئەمە هەیە بەڵام تا ئێستا ئەمریکا وەکو دەوڵەت تەداخلی نەکردووە لەم مەسەلاوە ئەوەشمان لەبیر نەچێ نەوت لە ئەمریکا بەشێکە لە کەرتی تایبەت بەدەست کۆمەڵێکی زۆر کۆمپانیاوەیە ینی بڕێکی زۆری کۆمپانیای وردو بچووکی تێوە گلاوە ینی مەحاڵ هەموم کۆمپانیانە پێکەوە کۆبوون و موقفێکی سیاسی فۆرمەلە بکەن یان وا بکەن لە ئەمریکا موقفێکی سیاسی دیاریکراوی هەبێ بەڵام ئەکید ینی ئەم بێ بازاڕی نەوت لە نەتیجە هەواڵێکی خراپە بۆ دۆناڵد ترامپ و حکوومەتی دەوڵەتی ئەمریکا بۆچی هەواڵێکی خراپە لەبەرەوەی ئەوان هەمیشە باس لەوەکەن ینی یەکێک لەو دەستکەوتانی دۆناڵد ترامپ هەمیشە شانازی پێوەکە ئەوەیە ئەو گەشەی ئابووری ئەمریکای زیاد کردووە و هەلیکاری بەرز کردوەوە ئەمە هەموو ئەو ئومێد و هیوا و دەستکەوتانەی ئەو بچووکە کاتەوە نزمێ کاتەوە ئەگەر سەفریشی نەکاتەوە باشە بەس وەکو نرخی نەوت ئێستا مەسەلەن کێ دیاری دەکات کیاریکەری نرخی نەوتە لە بازاری جیانە بڵین وەکو وڵاتان کۆمەڵێک فاکتەر هەیە وەکو کۆمەڵی وڵاتی بەرهەمهێنی گەورە هەیە وەکو سعودیا وەکو رووسیا و وەکو هەتا عێراقیش ئەنی سە بازاری نەوت وای لێ هاتووە ئەگەر 100,000 بەرمیل نەوتی زیاتر تێفڕێ بدەی ڕەنگە تەسیر لە سعر بکەونە حساس و هەستیار بۆ تۆ ینی ئەوە تا ڤایرۆسی کۆرۆنا تەسیری لێکردو ینی فاکتەرەکانی کاریگەری بۆ خواست لەسەر نەوت یان خستنە ڕووی نەوت زۆر زۆرە بەڵام ئەگەر باسی ئەکتەرە سیاسیەکان بکەین هەرە بەهێزترین ئەمڕۆ سعودیە و رووسایە باشە بەس وەکو ڤایرۆسی کۆرۆناش وەکو دابەزین نرخی نەوتیش ینی چین خۆی هۆکار بووە ینی کە ئێستا یاخود زیانی چەندی لە ئابووری چینداوە یاخۆ چینێک لە دابەزین نرخی نەوت بڵێن خۆی قازانج دەکە بەس لە کۆرۆناکە زیانی بەرکەوتووە بزەبت چین ئەگەر کێشەی کۆرۆنا نەبووە لە وەزعێکی ئاسایی ئەوان نەوت دابەزیایە چین یەکەم ینی سوودمەندی یەکەم بوو لەم حاڵەتە بەڵام کێشە ئەوەیە چین لە ڕووی ئابووریەوە تووشی داڕوخان و ئەزمێکی گەورە بووە بۆیە نرخی نەوتیشی دابەزاندووە ئەنی نەهامەتیەکەی چین لەگەڵ خۆیان نرخی نەوتیشی دابەزاندووە نەکەوەی نرخی نەوت دابەزیری نرخی نەوت ببێتە دەرفەتێک بۆ چین تا قازان زیاتر بکات ئەکید بۆ وڵاتە بەکاربەرەکان وەکو چین وەکو هەنێ وڵاتی ئەوروپی تا نەوت هەرزانتر بێت باشترە کۆرۆنا بڵین لێدانێک گەورە بوو لە ئابووری چین لە ئابووری هەموو دنیانەک چین لە ئابووری هەرێمی کوردستان لە ئابووری ئەو خاوەن مەطعەمەی ناچار بووە لە سلێمانیە دوکانەکەی دابخە ئەکید یانی زیانی لە هەموو کەس داوە ئەوە هەر نەکرد چین بەڵام چین پێش هەمووی دەستی پێکرد و حەجمی ئابووری چین زۆر زۆر گەورەیە ینی ئەومان لەبیر نەچێت چین ملیارێک و قسوور خەڵکی تیاژی ینی خەسارەکە لە چین زیاتر دیارە لە بەرەوە چین وڵاتێکی گەورەترە باشە بەس لە ڕوو ڕیزبەندی جیانیش ئێستا چین خۆی یەکەمە لە ئابووریەکەی نە ئابووریەکە یەکەم نیە بەس گەشەی ئابووری ساڵانی پێشترا هەرە خێراترین بوو ینی لە ڕیزی پێشەوەی وڵاتانی دنیا بوو لە ڕووی گەشەی ئابووریەوە بەڵام وەکو GPA وەکو حەجمی اقتصادەکەی یەکەم نییە لە دوای ئەمریکاوە دێ هەمیشە باشە بەس ئەو کۆرۆنا بڵێن ئەو گەشە ئابووریەوە ساندووە ئەو گەشە خێرایی ئابووری ئەکید ینی منسە پێشتر وتم بەکاربردنی نەوت و وزە لە بازاری چینە لە اقتصادی چینە نزیکەی 14 ملیۆن بوو ساڵ پار لەم کاتەدا ئێستا ئەمە دابەزیە بۆ کەمتر لە 11 ملیۆن و نیو ئەمە پێمان ئەڵێ تا چەند جوڵەی ئابووری و جوڵەی کار لە وڵاتاپەکی کەوتووە بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە لەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان ببێنەوە تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک بەهرۆز بگەرم بۆ لای بەڕێز سەبارەت بە دابەزینی نرخی نەود لەسەر ئابووری عێراق و هەرێمی کوردستان پێ دوایە زیانەکەی زۆر ئەمڕۆ ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق قسەی کردبوو کە ڕۆژانە بۆ عێراق لە نێوان 50 میلیۆن دلار بۆ 75 میلیۆن دلارەوە لە هەرێمی کوردستان باسی 6 میلیۆن دلار ڕۆژانە دەکرێت. کاریگەریەکەی ئەوەندە گەورەیە لەسەر ئابووری عێراق وەرێ؟ خوي لحالتي أوهذا توقعات هي وتقلباتيش هي شلون توقعاتي جرينجهيت بونمونا أوبيك توقعي وابو يكو 2 مليون برميل نوت طلب يعني خواز لسر نود لأمثال 2020 زياد بكات بەڵام ئەوە تا ئەبینی تەڵەب کەمی کردو عەرز زۆر بوو کێشە لە نرخی نەوتا دروست بووە کەواتە شتەکە تەقەلوباتی بەخۆیەوە بینیوە. لەم حاڵەتانەیە تەوقعاتی جۆرا و جۆرە ئەکرێ بۆ نمونە تەوقعاتی ئۆپیک هەیە تەوقعاتی ئاژانسی وزەی جیهانی هەیە کە تەنها قسەیەکی دکتۆر فاتح پێرۆڵ ڕەنگە قسە لە کاریگەری لەسەر نرخی نەوت بکە. تەوقعاتی ئیدارەی معلوماتی ئەمریکی هەیە بۆ تاقە و بۆ وزە و ڕۆیتەرز و ئۆیل پرایس و ئەم ئاژانسانەی بواری توێژینەوە و ڕاگەاندنیش لە ڕووی میدیاییەوە تەوتەرێک هەر دروست ئەکەن لەگەڵ ئەوەشدا حکوومەتەکان خۆیان بۆ چوونیان هەیە و ئەوەیانە بەنسبەت حکوومەتی عێراقەوە کە خۆتان نەزانن حکوومەتێکی داڕوخاوە ئەگەر ئەم کێشانە بەردەوام بێت بێگومان تەسیرە کاتە سەر داهات و ئیراد لە عێراقا زیاتر لە 90% سەرچاوەی داهات سەرچاوی ئیراد پشت بە نەوتە بەسرێ هەموو ئەم شتە ئەم سەیارە و جادە و تەیارە و شەقام و جم و جۆڵ و خان و باڵەخانە هیچ شتێکی تر نییە جگە لە پارەی نەوت هەموو شتێ بە پارەی نەوتە لەم وڵاتەیە و پارەی غازی سروشتیشە بۆیە ئەگەر نەوت کێشەی بکوێتە سەر و سعرەکەی 120 لە شەو ڕۆژێکا فەرق بکات بێگومان تەسیرە کاتە سەر ئابووری عێراق لە کاتێکە عێراق 132 ملیار دلار قەرزی گشتی لەسەرە لە کاتێکا خۆتان نزانەوە نزیکەی 5 مانگە خەڵکی عێراق لەسەر شەقامەکانن داوای چاکسازیەکەن و داوای ژیانێکی باشترەکەن ئەگەر خوا نەخواستە ئەم ئەزمەیە بەردەوام بێ لە نرخی نەوتە ئەو کاتە دەبێت حکوومەتی عێراقی تەقەشوفات بکاتواتە دەست بگرێتەوە لە پارە پێدان نەموچەیە لە شتێکی دیکەیە
ئەو کاتە شەقام ڕەنگە تووڕەتر بێت ئەگەر پەنا بەرێت بۆ قەرزی دیکە ئەو کاتە ڕەنگە قەرزەکان سووی زیاتری بچێتە سەر و فایدەی زیاتری بچێتە سەر و هەتا حکوومەتی عێراق بکەیتە ژێرباری قەرزێکی زۆرەوە یان ئەگەر پەنا بەرێتەوە پارە احتیادانەی هەر حکوومەتێکی تر لە اقتصادا هەیەتی ئەو کاتە ڕەسیدی پارەکەی کەمترە بێتەوە بەڵام لێردا خاڵێکی زۆر گرنگ هەیە نابێت لەم بەرنامەیە لەبیری بکەین ئەوی شەوەیە چەند مانگێک پێش ئێستا سەرۆکی حکوومەتی پێشوو دکتۆر عادل عەبدولمادی عقدێکی گەورەی لەگەڵ حکوومەتی سینا کردووە و ئەمە گرێبەستە و یەکلایی بۆتەوە بە پێ و گرێبەستە حکوومەتی عێراق 100,000 بەرمیل نەوت عەفوو 100,000 بەرمیل نەوت ئەدات بە حکوومەتی سین ئەدا بە سین و سینیش لە بەرامبەردا ژێرخانی تەندروستی و پەروەردە و کارەبا و لایەنەکانی دیکە بژێنێتەوە ئەمە هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە بۆیە ئەمە ئەکرێ وەکو خاڵێکی دڵخۆشکەر تەماشای بکەین کە گرنگە بۆ ئایندەی حکوومەتی عێراق و بۆ ژێرخانەکەی بەڵام من بۆ خۆم قەناعەتم وایە تەوەقعی خۆم وایە ئەم دابەزینەی نرخی نەوت تەنها لەم هەفتەیە درێژە خایەنێت و نرخی نەوت ئەچێتەوە نزیکی $50 لە کۆتایی هەفتەی ئایندەیە بۆ خۆم پێشبینی ئەوە ئەکەم لەبەرەوەی ئەم کێشەیە لە نێوان رووسیا و سعودیایە تاوەکو ئێستا ئەمریکا نەبووە بە تەرەفێکی ئەساسی و ئەگەر کێشەکە ڕاستەوخۆ لە نێوان رووسیا و ئەمریکادا بێم کێشەیە درێژە ئەخایەنێ بەڵام ئەگەر تەنها مەسەلەکە ئەوە بێت سعودیە بێوێ رووسیا ئیجبار کات بۆەوەی مل بدات بە داواکارەکانی بەکەمکردنەوەی بڕی نەوت لە بازاڕە ئەمە ئەکرێت خاڵی گفتوگۆ بێت وەکو باسیشم کرد لە مداخەلی پێشوە گۆڕانکاری لە ناوخۆی سعودیە بەڕێوەیە لەم ڕۆژانەیە ئەو محەممەد سلمان چەند کەسێکی نزیکی خۆی خسۆتە زیندانەوە و گۆڕانکاری لەو سیستەمایە و لە سەردانی وەزیری وزە وەزیری وزەی سعودیەدا وەزیری نەوتی سعودیەدا بۆ زەهران بۆ شەریکە ئارامکۆ ئەمری کردووە کە نەوتێکی زیاتر بنێرنە دەرەوە بۆی نرخی نەوت دابەزێت ئەما تەنها کاردانەوەیەک بە بەرامبەر بە رووسیا و هیچ شتێکی دیکە نەبوو بەڵێ ینی پێ دوایە ئەو کێشەی کە لە ناوخۆی سعودی هەبێ هەوڵێک بێ بەسەنە کە زیادکردنی بەرهەمینەوە بۆ دابەزان هەوڵێکی بۆ شاردنەوەی ئەو کێشە سیاسی کە بەڕێزت باسی دەکەیت کە لەم ڕۆژانە چەند کەسێک دەستگیر کراون لەلایەن محەممەد بن سلمانەوە بێگومان ئەوەش تەرەفێکی گرنگە لە کێشەکە کە من باسم کرد کە کێشەی ناوخۆی سعودیش بەشێکی گرنگە لەم کاردانەوەی ڕەنگە بۆ پەردەش پۆشکردنی چەند باسێک بێت ڕەنگە ئێستا سەعاتێکی تر دوو ڕۆژی دیکە کودەتایەک لە سعودیە ڕووبدات یان شتێکی دیکە گۆڕانکاریەک بێتە ئاراوە ئەم بارودۆخە وای وەکو باسم کرد لە مداخەلەی یەکەمدا ئەو 5 فاکتەرە گرنگەی کە تەسیرەکەنە سەر بەرز نزمی نرخی نەوت و وەڵکشان و داکشانی نرخی نەوت هەر بۆ خۆی بە تەبع وایە بازاڕی نەوت لە جیهانە ئیستقرار نییە ناتوانین تەوقعاتێکی کۆنکرێتی بۆ بکەین بڵین لە ماوەی ئەم ساڵەیە ئەوها بێت ئەوە تا تەوقعاتی 2 مانگ پێش ئێستا کە سەرەتای سەری ساڵی تازەی 2020 بوو تەوقعاتی وەپیک هەڵە دەرچوو هی ئاژانسی وزەی جیهانی هەڵە دەرچووی سعودیەکانیش هەڵە دەرچوون بۆیە لەبەرەوە بێ ئێمە دایمەن ئەو فاکتەرانە لێک بینەوە کە تحکومەکەن بەسەر نرخی نەوتەوە لە جیهاندا سپاس دەکەم کاک بەهروس کاک محەممەد سەبارەت بە کاک بەهروس باسی ئابووری عێراقی کرد بەس ئەم دابەزین نرخی نەوتە کاریگە لەسەر ئابووری هەرێم و لەسەر مەسەلەی موسەش چییە لە کوردستان ئەکید کاریگەری هەیە تۆ بە حسابێکی زۆر بەسیط بکەینە ئەنی ئێستا نەوت بە $34 و شتێکە بەر لە 5 ڕۆژ لە سەروی $50 بوو لە مانگی یەکی ئەم ساڵە بە 60 و هەر لە هەمان ئەمڕۆ لە مانگی یەکە بە $67 فرۆشتا ئێمە تقریبا دابەزیە بۆ نیوە ینی ئەمە چیە گەێنێ ئەمە گەێنێ نزیکەی 95% داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی فیدراڵی عێراقیش نەوتە ئۆتۆماتیکی دابەزێ بۆ نیوە و نەختێک لە نیوە زیاتر ئەنی کاریگەرێکە وازەحە لە ماوەی مانگەکە نیوە کەمی کردووە لە ماوەی 2 مانگە بۆ نیوە کەمی کردووە بەڵێ و ئەگەر ئەم 34 ئێستا حساب بکەین بە $50 بەر لە 5 ڕۆژ ئەتوانین بڵێن لە ماوەی 5 ڕۆژە نزیکەی 30% زیاتر کەمی کردووە باشە بەس بۆ مەسلەی موچش پێدوایە کاریگەری دەبێت یاخود چووکە ئێستا بازۆکە نەوتی هەرێم ناشفافە زۆرجە پەرلەمانتارەکان بازۆکە نرخی نێوت هەر چەندێک بێ $295 ملیۆن مانگانە دێتە وەزارەتی دارایی ئەوی تری ناتە وەزارەتی دارایی پێدوایە کاریگەری دەبێت لەسەر نردنی ئەو بڕەش بۆ وەزارەتی دارایی
لە ڕاستیا قورسە تەوەقع بکەی بۆ تەسەڕفی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەبەر وەکو تۆ ئەڵێ ڕقم و ژمارەکانیان دیار نییە و وازەح نییە و نەوت بە هەرچەندێک بێت تا ئێستا هەر مانگانە 300 میلیۆن دلار دراوە بە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. بەڵام من دوو ئاماژەت بینەرانی کەناڵی پەیامە خەمەوە مانگی پێشەوە کە حکوومەتی هەرێم موچەی کارمەندانی کەرتی گشتیدا نزیکەی 40 ڕۆژ شتێکی ئاوا بوو ئەنجام موچەیەکیدا پێیان وە بزان ئەو موچەیش دای پێیان موچەی مانگی 11 ساڵی ڕابردووە ئێستا دەی سێیە هەتا ئێستا حەقدەستی کۆمپانیا نەوتەکانی حەقدەستی مانگی دوی کۆمپانیا نەوتەکانی نەداوە. ئەمە ئەومان پێڵێ کە ئەم حکوومەتە حالیان وەزعی باش نییە لە ڕووی داراییوە. ڕاستە دوێنێ دکتۆر موزەر ئەوەی ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق لە میدیاکانە وتی عێراق لە هەموو حاڵەتێکە پابەندە بێ بەدانی موچەی کە کارمەندانی کەرتی گشتی و ئێمە هەوڵەدەین لە خەرجە گشتەکان کەم بکەینەوە بۆی موچە پەکی نەکەوێ. بەڵام ئەم قسانە زۆر مەعنا و قیمەتی نییە لە کاتێکا کە پارەکە بە فعلی کەمەکە ژمارەکە داشکێ بۆ نمونە نەوت لە 52 دلار و یەتە 34 دلار لە ماوەی 5 ڕۆژە ئەمە بە قسە پینە ناکرێ ئەمە نقصانی و ینی مەسلەی ڕقەمە مەسلەی پارەیە. با ئێمە گەشتبین بین بڵێن ئیشەڵا کێشەیەک دروست نابێ بۆ موچەی کارمەندانی کەرتی گشتی بەڵام ئێستا ژمارەکان پێمان ئەڵێ کە هێندە پارەی پێویستە بۆی گەندەڵیەوە ئەگەر ئێسێمە گەندەڵیمان نەبێت نرخی نەفتیش دابەزێ بەداهاتی ناو خۆ دەتوانین موسی فەرمانبەران بدرێ بڵێن. ئەوە یەکێکە لە سیناریۆ زۆر باشەکان ئەگەر حکوومەتی هەرێمیان دەوڵەتی عێراق پیادەی بکە هەلێکی زۆر باش ئەوەیە کە بڕی گەندەڵی کەم بکرێتەوە بڕی بە فیڕۆدان کەم بکرێتەوە و لەو پارەی کە لە ئەنجامی بەگژاچوونەوەی گەندەڵی بەدەستێنەوە تەعویزی بەشێکی یا بەشێکی زۆری ئەو خەسارەی پێ بکەن کە بەهۆی دابەزینی نرخی نەوتۆ دروست بووە. و خۆتە زانیسە لە کوردستان و لە عێراقشا بە هەزاران خەڵکەیە ئەوەی کە پێڵێن بندیوار هیچ ئیشێ ناکا و موچە وەرەگرێ بە سەدان کۆمپانیای وەهمی دروست کراوە لێرە و لەوێ پارە بڕن لە کەرتی گشتی پارە بن بە ناوی حراسەتی کێڵگە نەوتەکانەوە بە ناوی فڵان ئیشەوە هەموو ئەمانە اینجا مەسەلەی قاچەقچێتیە مەسەلەی ئەنواع جۆری گەندەڵی هەیە لە مەرزەکانە حکوومەت دەتوانێت ئەمانە کەم بکاتەوە حدودێکی بۆ دابنێ و لە نەتیجا زەخت بکات بۆی ئەو پارەی کە تا ئێستا بە گەندەڵی ڕۆیشتووە بە هەدەر ڕۆیشتووە بخاتە سەر خەزێنەی گشتی و بیکاتە بەشێک لەو بودجەی کە پێویستێتی بۆ موچەی کارمەندانی کەرتی گشتی باشە هەنگا و ئندرا و هەنگا و عملیە بۆ نمونە بۆی کە داهاتینەوە شەفاف بێ داتە ناو خۆیەکان داتە بڵێن غیرە نەوتەکانیش سوودیان لێ بڕێ بۆ داهاتی نەوت هیچ شەفاف نییە لە هەرێمی کوردستانە ینی بەراورد بە عێراق خراپە بەراورد بە هەر کوێیەکی دنیا بەراوردیکە یعنی کەرتی نەوتی هەرێمی کوردستان ناشەفافترین کەرتە بینیمان لە مانگی ڕابردووە ئەوەی یاسایی چاکسازیان دەرکرد بە حساب ئەم یاسا بۆ بەگژاچوونەوەی گەندەڵیە ئێستا چاوەڕێین بەرهەمی ئەم یاسا ببینین فعلەن ئەگەر بێت و حکوومەت لەسەر ئەو ڕیتمە بەردەوام بێت بە یاسا بێ یا بە هەر ڕێکارێکی ئیداری و قانونی بێ کە خۆی هەیەی ئامانجەکە ئەوەیە چەند بڕی گەندەڵی کەم بکاتەوە چەند بڕی بەهەدەردان لە ماڵی گشتی و سامانی گشتی کەم بکاتەوە ئەوەنە باشتر توانای ئیدارەدانی قەیرانەکەی هەیە ئەوەنە باشتر توانای پڕکردنەوەی ئەو فراغی هەیە کە دابەزیری نرخی نەوت بۆی دروست کرد باشە ئەمەش تەنها حلە لەمە زیاتر خۆی ئۆکەی چارەسەری ئابوووریانەی دروست و ڕاستەقینە بۆ ئەم حاڵەتە ئەوەیە تۆ ئاسی پشتبەستن بە نەوت کەم بکەیتەوە کەرچەکانیکە پەرسیان بۆمە سەرچاوی دارایی و ئابووری هەمە ڕنگ بکەیت ئەمە بەدە 15-20 ساڵ کاتی ئەوێ باشە بەس 29 ساڵە مەسەرەن چی کراوە 28 ساڵە بۆ ئەوەی کێمە مەسەرەن کەرتی کشتتوکاڵە پیشە سازیە گەشتیارێت چی کراوە بۆی کە زۆر پشت بەنەوت نەبەست بەداخەوە ژمارەکان پێمان ئەڵێت هیچ نەکراوە ئەمە تا ئێستا زیاتر 95% هەناردەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەوتە ئەمە ئەومان پێڵێکە وەکو پێویست هیچ نەکراوە ینی ئەگەر ئەمەوەز ئەوە بەردەوام بێ 30 ساڵیکە 40 ساڵیکە تۆ ینی بەردەوام تووشی کێشەی نرخی نەوتە بین و تووشی لەم جۆرە کێشەدارایانە بین و لەبەرەوە ئاڵوگۆڕ لە نرخی نەوتە ئەکرێ هەموو ڕۆژێک و هەموو هەفتەیەک ڕوو بدامە شتێکی غەریب و عەجیب نییە ئەوەی کە غەریب و عەجیبە تۆ هەر بەم کێشە و بەم وەزعەوە بەم دانودۆ بمێنی تۆ چاوەڕێ بیت دەستێکی غەیبی بێ مشکیلەکانە بۆ چارەسەر بکە بۆیە چارەسەری ڕیشەی ئەم مشکیلە ئەوەیە ئابووریانە دەست پێ بکەیت و سەرچاوەکانی داهاتر هەمە ڕەنگکەی کەرتەکانی کەی وەکو پیشە سازی و گەشت و گوزار و کشت و کاڵ و ئەوانە پەرە پێ بدەیت بەڵام ئەمە بەم خێراییە ناکرێت ئەمە لە ئاستی دوورماوە ئاکرێت ئەمە شتێک نییە ئەمڕۆ بەیانی حکوومەتی هەرێم پێ بکرێت لە ئێستا تەنها شت حکوومەتی هەرێم پێی بکرێت ئەوەیە
بڕی گەندەڵی کەم بکاتەوە بڕی بە هەدەردان لە کەرتی گشتیا کەم کاتەوە بۆی تەعویزی بەشێکی ئەو خەساری پێ بکات. سپاس دەکەم کاک بەهرۆز سەبارەت بە کوردستان ئابووری کوردستان بۆی دەبێت چی بکرێت دەمەوێت سەرنجی بەڕەش بزان بۆی کەم ئەگەر بەردەوام بێ مەسەرەن کاریگەری نەبێ لەسەر موچەی فەرمانبەران. لە ڕاستیدا من بۆ ئابووری هەرێمی کوردستان قسەی خۆمم هەیە ئەوش ئەوەیە کە سێکتەری وزە هەمووی پێویستی بە پێداچوونەوەیە هەمووی ینی چی بۆی نەڵێنم کابرا لە خۆی و قساکات هەمووی ینی پێویستە ئێمە لە منزوری ئاسایشی وزەوە تەماشای ئەم کەیسە بکەین ئەوش لە هەر 5 بوارەکەدا ئەم پرۆسەیە لە گرێبەستەوە دەست پێکات ئێمە تێبینیمانێ لەسەر گرێبەستە نەوتیەکان کە حکومەت هەرێمی خۆشیان تێبینیان هەیە لەسەر گرێبەستە نەوتیەکان چکە بەپێی ئەم گرێبەستە نەوتیانە تۆ ئەو پارەی کە لە نەوت دەست ئەکەوێ دابەشێکەکەی لە نێوان حکوومەت و کۆمپانیا نەوتیەکانە چەند قازانجەکرێت ئەمە یەکەم دووەم لە گەڕان و پشکنینەکاندا سێهەم لە دەرێنانی نەوتدا شەلگەی نەوتی تەقتەق لە 2015 150,000 بەرمیل نەوتی بەرهەمێناوە کەچی دوێنێوپێرە 14,000 بەرمیل نەوتی بەرهەمێناوە بۆچی کەواتە ئەمە پێمان نیشانەیەت لە ڕووی جیۆلۆجی و کێشە لە شەلگە نەوتیەکانە و تووشی داخوران بوون ڕلینکش ئەمە ئەوە لە پاڵاوتنا کێشەمان لەگەڵ سیاسەتی نەوتا هەیە دەبێ پیا بشینەوە سێ پاڵێوگەی فەرمیمانەیە زاخۆ و خەباد و بازیان بەڵام 300 پاڵێوگەی زیاتر لە 300 پاڵێوگە بەپێی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی کوردستان نایاسایی و نادەستوری هەیە ئەمە چوار لە هەناردەکردنا ئێمە لەبەرەوەی دەوڵەت نین و سەر بە حکومەتی عێراقین پێویستە بیر لەوە بکەینەوە مەخرەجێک بدۆزینەوە بۆ هەناردەکردنی نەوت و غازی خۆشمان چونکە مەسەلەکە هەر نەوت نییە خاڵی لەوە گرنگتر مەسەلەی تەسویقە بە بازاڕیکردنە مارکێتینە بۆ نەوتی هەرێمی کوردستان کە پێویستە وای لێ بکەین ئەم نەوتە بێ بە کاڵایەک لۆبی بۆ هەرێمی کوردستان بکات وە بزانە بەرنامەی چەند مانگێک پێش ئێستا بەرنامەیەکمان کرد هەر لەگەڵ جەنابتانە کە ئۆیل پرایس شکاتێکی لە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمپانیایەک دایناستی پێترۆلێم شکاتێکی لە حکوومەتی هەرێمی کوردستان کردو لە دادگای شاهانەی لەندەن ئۆیل پرایس بەدەستی لۆبیستەکان ئەمەی بەکارهێناوە بۆ شکاندنی سومعەی هەرێمی کوردستان خوا بیزانێت 100 دانە وەقایع لەم جیهانەیە ئەم مەسەلەیان بڵاو کردوتەوە بە زمانی ئینگلیزی و عەرەبی ئەمە بۆ سومعەتی ئەمە هەرێمە خراپە بۆیە دەبێت لە مەسەلەی بازاڕیکردنیش ئێمە وا لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان بکەین لۆبی بکات بۆ قەزەی کوردی و لۆبی بکات بۆ بنیادنانی ئابووری وا بکات لە ناو بنیادنانی ئابووریکی بەهێز بێ لە دەرەوەش دانپیانان بۆ هەرێمی کوردستان پیا بکات خاڵێکی دیکە لێرەدا کە زۆر گرنگە من لەم بەرنامەیە باسی بکەم ئەوش ئەوەیە کە ئێستا ئەزمەیەک دروست بۆ لە ئاستی جیهانە ئەزمەکەش ئەوەیە کە خستنە ڕوو واتە مەسەلەی تەڵەب لەسەر نەوت کەم بۆتەوە لە بەرەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە مەعمەلەکان مەسنەعەکان نەوڵاتەکاندا کەمتری شەکەن خەڵک کەمترە چێتە دەرەوە ئۆتۆمبیل بەکارێنێت تەنها لە سیندا لە سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە ڕۆژانە کەمتر 940,000 بەرمیل نەوت کەمتر بەکارێنرێت بۆ پێداوی سێناو خۆیەکانی وڵاتی سین لە چاو ڕۆژانی پێشترە کە ڤایرۆسی کۆرۆنا نەبووە بۆیە ئەمە زمانە تێدەپەڕن مادام لە ململانەی ئیقلیمی وەرێمایەکان قابلن بە تەفاوز بەڵام ئەوەی کە تێناپەڕێت بریتێ لەوەی کە ئێمە بیر لەوە بکەینەوە کە فعلەن نەوت دەبێ ئەمە بە بازاڕی بکەینەوە خاڵی کە باسم کرد چونکە کێشەکە ئەوەیە ئێستا وڵاتانەی کە نەوت بەرهەمێنن سیاسەتی نەوتی بەدەستی خۆیان نییە بۆ نمونە بارگای سەرەکی ئۆپیک بۆ لە ڤێنایە بۆ لە وڵاتێکی بەرهەمێنەری نەوت نییە بۆچی تەسعیر نرخدانانی نەوت پێوەر بۆ نرخی نەوت بە برێنتە برێنت لە دەریای باکوورە لە بەریتانیا لە نەناو زەریای ئەتلەسیا دەلالەتە بۆ 15 بۆ 16 چەڵگەی سەرەکی نەوت کە ڕێژەی گۆگرتیا کەمە واتە نرخی نەوتیش هەر بە ئەو تەسعیرەی کە بۆ نرخی نەوتدا ئەدرێت و نرخاندنا هەر بەدەست ئێمە نییە بەدەست لندن و بەدەست یەکێتی ئەوروپا و بەدەست ئەمریکا وڵاتانی دیکەی خۆرئاوایە واتە وڵاتانی بەرهەمێناری نەوت دانانی نرخی نەوتیان لە دەست دەرچووە وەکو چۆن لە ڕووی تەکنیکیشەوە پشت بە کۆمپانیا غەربی و خۆرئاوایەکان هەبەستن لە حەزێکی زۆر جوانە کەر بڵێم ئەو وڵاتانەی کە لە هەرێمی کوردستان و عێراقدا بەشداریەکەن لە بەرهەمێنانی نەوتا کۆمپانیاکانیان لە وڵاتەکانی خۆیان خاوەنی قەترەیەک نەوت نین فەڕەنسا خاوەنی قەترەیەک نەوت نییە بەڵام کۆمپانیای پێشکەوتووی لە مەجای نەوتایە لە هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی دیکەشدا ئیش لەسەر بەرهەمێنانی نەوتا ئاکات و قازانج بۆ خۆیان دەبنەوە سوپاس دەکەم کاک محەممەد زۆر بە کورتی سەبارەت بۆی کە ئێستا نرخی نەوت دابەزیوە پێویست ناکە لە هەرێمیش
نرخی بنزین هەرزان بکرێت دانی بە هاوڵاتیان مادەم دابەزیەوە بە کورتی بێسپاس دەکەم. وەڵاهی بەشێکی ئەو بنزینی لە هەرێم هەیە خۆی بنزینی توجاریە ئەگەر بێت و ئەم لینەوە بەردەوام بێت ئەوە بنزینی توجاریش هەرزانە بێ ئەو کاتە ئۆتۆماتیکی حکوومەت خۆی ناچارە بێت نرخ دابەزێنەگی ناگەر تۆ بنزینی محەسەن و سۆپەر بە 500 دینار بێ خەڵک ناچێت بنزینی نۆرمال بکرێ بە 600-700 دینار. ئەمەش هەم بازار تەحکومی پێوە کە باواز بێنین لەوەی حکوومەتی هەرێم ئەوێت چی بکە نایەوێت چی بکە. ماوە تۆ ئەگەر ڕێگەی توجارەت هەبێ ئاڵوگۆڕی بازرگانی هەبێ و خەڵک پێویستی بە بنزین بێ ئەوە ئەگەر ئەم وەک ئێستا بەردەوام بێ بنزینی هەرزانە بێ ڕەنگە بەرهەمەنەوتەکانی کەس هەرزان بێ بکە نرخی توجاری هەرزان بۆ حکوومەتی مەجبورە نرخیەوەی خۆی هەرزان بکە. زۆر سپاس بۆ وەرەزان محەممەد حسێن بەڕێوەبەری ناوەندی عێراقی بۆ لێکۆڵینەوە شکاری سیاسیەکان لە سودوی سەرەکی هەروە لە سلێمانیەوە بەهرۆز جەفعەر سەرۆکی ئینستیتوتی مێدیتریانە بۆ توێژنەوەی هەرێمایەتی کە لەگەڵ مامۆی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەوێ.